سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش بە هەموو زۆر باش بن تەندروستیتان باش بێ ئینشاءالله من دڵخۆشم کەوا ئەم شەوێژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتانم نوێژ و ڕۆژوتان قبول بێ ئینشاءالله دوعاکانتان قبول بێ ئەم ڕۆژتان بە خێر و خۆشی بەڕێ کرد بێ ئینشاءالله دەمەوێت سوپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم MG بە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 هەروەها M Center با مۆبایلی آیفۆن 15 هەروەها کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و هەروەها هۆم ئیستانبول کە چەندین خەڵاتی جۆرا-جۆری ئامادە کردووە لە هەمان کاتدا سۆنگۆ لایت بە چەندی ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و هەروەها ئەتاسای کە چەندین خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە لە هەمان کاتدا ڤێننا بە چەندین خەڵاتی ئەڵماسی من دڵخۆشم کەوا ئەم شەوێژ لەگەڵتانم اینجا هەروەکو دەزانن ئێمە لە پێیجی کەناڵی دیمەن TV لە فەیسبوک لایڤمان هەیە بۆ کەسانی ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن لەوێن دەرەوە سەیرمان بکەن و لایڤەکە شێر بکەن لایخوان و هەروەها وەڵامی ڕاست لە کۆمنت بنووسن زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست تاوەکو بەخت یاوەریان بێ بەڵام لە بیریش مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن هەروەها دەتوانن سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن TV بکەن لەوێەوە گشت بەرگە و بابەتەکانمان ببینن هەروەکو دەزان 29 ئێمە تیر و پشک ئەنجام دەدەین لەگەڵ 13 کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەهای تێدایە بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێ هیوادارم بەخت یاوەرتان بێ اینجا دڵگرانیش مەبن هێشتان پرۆگرام زۆر ماوە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان دەبین بۆ ئەو کەسانی پەیوەندیان نەکردووە دەتوانن لەمەو دوا پەیوەندی بکەن و ئینشاڵڵە پەیوەندیەکانیان وەربگرێت اینجا ئێستا پەیوەندیمان ئامادەیە دەچینە لای یەکەم پەیوەندی کاک بڕوامان لەگەڵام کاتت باش سلام عليكم ماشي خادم سلامتك عليكم السلام كاك بروام ايما باشين ايوه شلونن سلامت ديار من قلت شلون ماشي زۆر سپاس دەکەم کاک بڕوا ئەگەر تۆزێک سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی سپاس دەکەم با تەنها لە تەلەفۆنەکەەوە گوێمان لە یەکتری بێ ئەگەر نا شوێنی خۆت بگۆڕە ئەگەر نا شوێنی خۆت بگۆڕە صوتم باشە ئێستا زۆر باشە کاک بڕوا لە کوێوە لەگەڵمانی لە سەر و چاوە سەر بە قەزای ڕانیە لە سەر و چاوی سەر بە قەزای ڕانیە ڕێزم هەیە بۆ سەر و چاو و قەزای ڕانیە سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک بڕوا بەچیەوە خەریکی چکارەی سلامت دار سوپاس بۆم گۆش ئەڵا کاستم لەشت ساغ بێ ئینشاءڵڵا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە کاک بڕوا سلامت بی سپاس دەکەم ئەڵا بە ڕەنجی سوور بێ ژمارەیەک بێ باشە بۆکسی سوور و ژمارە یەک ژمارەیەک کاک بڕوا بەڵێ باشە با پرسیاری ژمارە یەک بێتە سەر شاشە ئەڵێ گەورەترین بەرهەمی مۆز لە جیهاندا هی چ وڵاتێکە هیندستانە خات شێمە دڵنیای دووەڵامتە بە هاوکاری تۆ ئەدی ئەگەر بێ هاوکاری من بێت چ دەکەی شکرانەی خوای دەکەم دە باشە شکرانەی خوا دەکەین و هیندستان دوا وەڵامی کاک بڕوایە بەڵێ دەست خۆش هیندستان وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ سەرکەوتوبی زۆر سپاس بچینە پەیوەندی دواترمان تەهامان لەگەڵا کاک تەهام کاتت باش باشی بەڕێزم لەکوێوە لەگەڵمانی لە چەمچەماڵەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ خەڵکی چەمچەماڵ کاک بڕوا پێم بڵێ بەچیەوە خەریکی چکارەی لەشت ساغ بێ ئینشاءڵڵا سەرکەوتوبی یاخوا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە بەچاوان باشیم بێ بۆ کاک بڕوا بزانین بۆکسیشی پرسیاری ژمارە 2 بابێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە ئەڵێ ڕەنگەکانی پەلکە زێڕینە چەند ڕەنگە حەوت دڵنیای دوا وەڵامە نایگۆڕی با وەڵام ڕاست ببینین بەڵێ حەوت ڕەنگە دەست خۆش وەڵامێکی دروستە سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ اینجا ئەگەر هاوکارانم پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی ڕاستی بۆ پرسیاری یەکەم نووسیوە
چراخان بەتەنیا لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سوپاس بۆ چراخان و بۆ کۆمنتەکەت. هاوڕێیان لەبیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ ئەوەی هەلیبردنەوەتان زیاتر بێ و هەروەها لە کۆمنت بە بەردەوامی وەڵامی ڕاست بنووسن تاوەکو بە خدیاوەتان بێ. بچینە پەیوەندی دواترمان. دایکی هەژیر، ئەم کاتت باش؟ باشتر بۆ تۆ خاتم گیان باسی. زۆر سپاس دەکەم، زۆر باشم. تۆ چۆنی؟ سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم، قوربانی چاوم. ژی تۆ چۆنی؟ زۆر سپاس، زۆر سپاس دەکەم. دایکی هەژیر لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە. ڕێزم هەیە بۆ خەڵکی سلێمانی. سپاس بۆ پەیوەندیەکەت دایکی هەژیر. زۆر سپاس، ئێمە شەروە سپاس دەکەم. فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە. وەڵا با ڕەنگی سپی بە. بە چاوان ڕەنگی سپی بۆ دایکی هەژیر لە سلێمانیەوە. ئەی کام ژمارەیان دایکی هەژیر؟ وەڵی با ژمارە دوو بێ. پێنج؟ بێڵا با پێنج بێ، تازە پێنجا بەدەستەوە. بە دڵی خۆل با ژمارە پێنج بێ. ئەڵێ کاتژمێری بیگبین بە ناوی چ شارێکە؟ کاتژمێری بیگبێنی بەناوبانگ لە چ شارێکە؟ وەڵی هیچ معلوماتم نییە لەسەرم نازانم. کاتژمێرێکی بەناوبانگە. ئەگەر خەڵک بچنە ئەو شارە بە دڵنیاییەوە دەچن لای ئەو کاتژمێرە وێنە دەگرن. لە بەریتانیا دڵنیایی دواوەڵام تا؟ وەڵی ئەوەنێ کە بینی بێتم زیاتر خەڵک ئەچێ لەوێ وێناگرێت و شوێنە کاتژمێرە گەورەیە. باشە ناوی شوێنەکە چییە؟ لەندەنە؟ دڵنیایی دواوەڵام تا؟ وەڵا با دواوەڵام تشکێتە هیچ شوێنێکە شک ناوم باوە. باشە با دواوەڵام بێ با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ لەندەنە. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستەکان خۆش بێ، وەڵامێکی دروستە. زۆر سپاس. لە کۆمنت ڕاستی فاڕۆق وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت. هاوڕێیان لەبیر مەکەن تکایە لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوودمەند بێ لێ و ئاگاداری کاتی پرۆگرام بێ و کۆمنت بنووسێ یاخود پەیوەندی بکات. دەستان خۆش بێ. ڕێبەرمان لەگەڵا. کاک ڕێبەرم کاتت باش؟ کاک ڕێبەر؟ کاک ڕێبەر سڵاوت لێبێ؟ کاک ڕێبەر؟ ئەلۆ؟ ڕێبەر ئێستا کچی یان کوڕی؟ کچم. سڵاوت لێبێ باشی؟ باشی بە قوربان. بەس یەکەم جار هەر ئەتوو قسەت کرد یان کوڕ قسەی کرد؟ هەستم کرد؟ خۆم بووم. هەر خۆت بووی. باشە گیانەکەم. تەندروستی چۆنە؟ باسی سەلامەتێ. سپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ سلێمانی. سلێمانی. بە چیەوە خەریکی؟ وەڵا تەلەفەم. لە کام قۆناغی؟ 11. لەشت ساغ بێ سەرکەوتو بین ئینشاءڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە. ڕەنگی زەرد. ڕەنگی زەرد بۆ ڕێبەر بزانین. کام ژمارەت دەوێ؟ بەڵێ. لە ژمارەیە تاوەکو 5 کامیانت دەوێ؟ ژمارە 5. باشە ژمارە 5. مانای ناوی ئیسپانیا چییە؟ ئیسپانیا. وەڵا. بەڵێ. هاوکاریتیان یا؟ نەخێر هاوکاریتیان یا. ئەبێ خۆت زیرەک بی وەڵامەکەم پێ بڵێ لەبەرێ وەڵامێکی ئاسانە. شاری چی پێ دەڵێن ئیسپانیا؟ وەڵا نازانم وەڵامەکەی. شتێکی ئاسانە. شاری ئاژەڵێکی بچووکە، زۆر خوێن شیرینە، زۆر منداڵ زۆریان خۆش دەوێ. پشیلە؟ پشیلە نییە. کەروێشک؟ کەروێشک. دواوەڵامتە کەروێشک؟ بەڵێ. باشە کەروێشک دواوەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین اینجا.
بەڵێ شاری کێروێشکەکانە ئیسپانیا شاری کێروێشکەکانی پێدەگوترێت ڕێبەر شازیە شازی ناوت شادیە شازی شازی بەڵێ ئەی نازانم لەوە گوتیانە من ڕێبەر لێم تێکچووە نازان نا ئەوی شازی باشە گیانەکەم شازی خان ببوورە هیوادارم هاوکارانم ئەو شتە چاک بکەن دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەن وحافظ خوات لەگەڵ سەرچاوانە پێم بڵێن کێ لە کۆمێن وەڵامی دروستی نووسیوە الو گوڵم پەریسا الو گوڵم پەریسا لە کۆمێن وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت اینجا ئێستا کاگڕێبەرمان لەگەڵە کاگڕێبەرم کاتت باش ام کاتا باشتا خوشتا چانی خوشکالی باشن ئەمن باشمە تو چۆنی باشی باشن الحمدلله خودش راضی دێتم دیگه باشن گەلە گەلەک سپاس کاگڕێبەر پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی لزاخو لە زاخۆی دەلالەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی زاخۆ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگڕێبەر ممنون خوشکالی گەلە گەلەک سپاس کاگڕێبەر بە چیەوە خەریکی چکارەی والله شيء لا ما قلت قندي لەشت ساغ بێ ئینشاڵڵە سەرکەوتوبی کاگڕێبەر فەرم بۆکسێکم بۆ هەڵبژێرە صافي جلال ممنون لا رنجي زابط بە چاوان بلا ڕەنگی زەردبی ئەی کەم ژمارە لە بۆکسی زەرد بەڵێ بله کام ژمارەت دەوێ بلا جمرة يكبت باشە بلا ژمارە ئەکبی بزانین ژمارە ئەک بۆ کاگڕێبەر لە زاخۆ ئەڵێ چی بچووکترین وڵاتی عەرەبی لە ڕووی ڕووبەرەوە کوێیە أحوانا بالدبالك بچووکترین وڵاتی عەرەبی لە ڕووی ڕووبەرەوە کوێیە قالها وقايت وياش من بحرينا دڵنیای حتى راضي الدنيا بالي هەتا ڕادەیەک دڵنیایە با منش قەلەقی نەکەم با وەڵامی دروست ببینین بەڵێ بەحرێنە سپاس بۆ وەڵامدانەوەکەت ئەمڕۆ بینەرەکانمان زیرەک بوون ماشەڵڵا پێویستیان بە هاوکاری من نییە دەستتان خۆش بێت ئەها دەبێت تۆزێک بە خۆتان بیر بکەنەوە وەڵامی دروست بدەنەوە بزانین دەنگ و باسی کۆمنت چییە هەندێک کۆمنت بە منیش بخوێنمەوە تاوکو بچێتە نێو تیر و پشکەوە کە 23 ئێمە تیر و پشک ئەنجام دەدرێن لە فامیلی مۆڵ هەروەکو باسم کرد کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی تێدایە ڕێبەر قادر سەلیم برادۆستی ماشەڵڵا ناوی هەموو عەشیرەتەکەی نووسیوە ئەوە وەڵامی دروستی نووسیوە ڕێبەر قادر سەلیم برادۆستی هەروەها عەلی ئەدیب بزانم کەی دیکە دەشنێ ڕەفیق وەڵامی دروستی نووسیوە و هەروەها نەخێر ئەمە وەڵامێکی هەڵەی نووسیوە بەداخەوە ویستم ناوەکەی بخوێنمەوە بەڵام وەڵامێکی هەڵەی نووسیوە بۆ کەسانێکەوە ئێستا لە لایڤن سەیر دەکەن کۆمنت دەنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو هەری بردنەوەتان زیاتر بێ و دواتر گلەیی لە ئێمە مەکەن بڵێن هەڵتان نەبژاردین و وەڵامی دروستیشمان نووسیوە اینجا هاوکارانم دڵین بینا ئەگەر دووبارە بۆم بخوێننەوە دڵین دینا لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ پەیوەندیمان لەگەڵە کیشوەرمان لەگەڵە سڵاوت لێبێ کاک کیشوەر السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله باشی ئینشاءڵڵا باش داری جان سپاس دەکەم زۆر باشم تۆ چۆنی الحمد لله سلامتي کیشوەر پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی لە کام کیشوەرەوە لەگەڵمانی لكلارو لە کەلارەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی کەلار چ کارێک بەچیەوە خەریکی قرباني والله جني مالي ژنی ماڵەوەی لەشت ساغ بێ ئینشاءڵڵا سەرکەوتوبی فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ماشەڵڵا ناوەکەشت زۆر جیاواز و خۆشە قرباني سلامتي چاو چون فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە رنگي رش باشە ڕەنگی ڕەش بزانین ڕەنگی ڕەش چی تێدایە ژمارەیەکم پێ بڵێ لە ژمارەیەک تاوەکو پێنج ژمارە پێنج ئەو پێغەمبەرەکەیە
کە بە سەبر و ئارامگر ناسراوە. يعقوب. بەڵێ حضرت يعقوب. دڵنیای؟ بلى. بلى. کیشوەرخان دڵنیای لە وەڵامەکەت؟ بلى. باشە ئەی پێم بڵێ هۆکار چ بوو لەبەر چ بە سەبر و ئارامگر ناسراوە؟ لەبەر یوسفی کوڕی دوورکەوتووە لێی. باشە ئینجا ئێمەش وەڵامی ڕاست ببینین. بەڵێ یعقوب سڵاوی خوای لەسەر بێت بە سەبر و ئارامگر ناسراوە. سواز بۆ پەیوەندیەکەت کیشوەرخان لە دەستان خۆش بێ زەمان. سواز بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر سپاس. دەستان خۆش بێ. لە کۆمنت ئیسماعیل کەلهوری وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک ئیسماعیل و بۆ کۆمنتەکەت. هاوڕێیان لایڤەکە لای خۆتان شێر بکەن لەبیر مەکەن. بەڵێ فەرموو هەوارمان لەگەڵا. هەوارخانم کاتت باش؟ الو ام کاتت باش بەڕێزم باشیش کرد من زۆر باشم تۆ چۆنی؟ زۆر سپاس دەکەم دەستخۆشی ئەم بەرنامەت لێ ئەەکەم زۆر دەستخۆشی بۆ تێگڕای هاوکارانت زۆر زۆر سپاس دەکەم. هەوارخان پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ سلێمانی گەنم لە سلێمانی خۆشەویستەوە. بەچیەوە خەریکی چکارەی؟ وەڵا کچی ماڵەوە لەشت ساغ بێ ئینشاڵڵا سەرکەوتوو بی. سپاس دەکەم لەگەڵ زەناویست فەرموو ڕەنگێکم وەڵ بژێرە. بۆکسی با ژمارە سوور بێ بۆکسی سوور؟ بەڵێ ئەی کام ژمارە؟ با ژمارە سێ بێ باشە با ژمارە سێ بێ لە بۆکسی سوور. بزانین ئەڵێ چی دەڵێ وڵاتی دانیمارک ئەکەوێتە چ کیشوەرێکەوە؟ شوێکەوە بەڵێ وڵاتی دانیمارک بەڵێ کیشوەری ئەوروپا دڵنیای؟ وەڵایتر بە هاوکاری تۆ یارمەتیم بدەیت وەڵای پرسیارەکە زۆر ئاسانە دەبێت بە خۆت وەڵامێکی دروستم پێ بڵێ. وەڵایتر خوا دوو دڵم مەکە نانە دوو دڵت ناکەم وەڵامێکم پێ بڵێ ئینجا بزانین ڕاستیان هەڵێ. هیچ دەستی ئەختیارم بۆ بینە هومەتەوە لێی وتت چ شوێنێک؟ کیشوەری؟ کیشوەری ئەوروپا گوتت ئەوروپا؟ بەڵێ دوا وەڵامتە؟ وەڵا با داوەڵام با دوا وەڵام بێ ئینجا با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ ئەوروپایە. سپاس بۆ هەوارخان بۆ پەیوەندیەکەت. دەست خۆش زۆر زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت. کێمان لەگەڵا؟ بەرهەم مزەفەر لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک بەرهەم و بۆ کۆمنتەکەت. بچینە پەیوەندی دواتر. عەبدوڵ لەتیفمان لەگەڵا. سڵاوت لێبێ. بەڵێ سلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باش کاک عەبدوڵ لەتیف؟ باشی سپاس دەکەم حاڵ چۆنە؟ زۆر سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی؟ دەستان خۆش بێ. زۆر زۆر مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە سلێمانی و خوشکێکە لە سلێمانی و لەگەڵمانی. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستت خۆش بێ. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. ڕەنگی سەوز. باشە بۆکسی سەوز بزانین بۆکسی بەڵێ. سەوز ئەڵێ چی؟ کام ژمارەیان؟ لە چەند تا چەندی؟ لە 1 تا 5. با سێ بێ. باشە بە سێ خۆپ. بێ. با پرسیاری ژمارە سێ بێتە سەر شاشە بۆی بخوێنمەوە. ئەڵێ ساڵی چەند ئەمریکا یەکەم گەشتی ئاسمانی ئەنجامدا؟ ساڵی بەڵێ وەڵاهی زۆر تاکید نیم بەس لەواتێ لە چلەکانە بێ. وەڵاهی ئەوە من هاوکاریت دەکەم لە چلەکان لێرە 60ەکانە. ئەوەی دیرکە لەسەر خۆت. بەڵێ لە 60ەکانە 1960 و چەند؟ 65 با مالدەکەی خۆم. 65 با موالدەکەی خۆت بێ. ئەجا با من تۆزێکی دیکە هاوکاریت بکەم تۆزێکی دیکە بیگۆڕە.
والله ما قال خلقوا ملكي وقام با هاوکاریت بکەم 1961 62 63 63 تەواو دواوەڵامتە 63 بلى بلى گلەی لە من نەکەی دواتر لە من اختیارم والله دایە عايز- ئاسانکاریم لۆت کرد أتوان بيقولم ئەرێ وەڵە دەتوانی بیگۆڕی 61 ئەی هاوار تەواو 61 دواوەڵامتە أشيكم يقابل اللي يقبل جابلم يعني دوتا ئەو زۆڵای کاک عەبدوڵڵەتیف بەدڵی خۆت ئێستا دواوەڵامم پێ بڵێ ما جيب كوتاي ما سرتاني شهرم بس خوش باش 62 بێ اینجا ئەمەش بە وەڵامی ڕاست ببینین بەڵێ 1962 وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکەت سەرچاوانم دەستت خۆش بێ سێوەخان لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە بۆ پرسیاری پێشووتر سپاس بۆ سێوەخان و بۆ کۆمنتەکەی دەستت خۆش بێ اینجا ئێستا ئومێدمان لەگەڵا کاک ئومێدم کاتت باش کاک ئومێد الو سڵاوت الو. لێبێ طلاب التاجي بنو همي كادر كارمندا سلام ميريت ننجي ويلا پونديا بشكا سوشال ميديا همي وينگرا همي بينرا ايكو بريكاشاشي بينگرا تاتكنو تولا كوماندا فيسبوكي انستغرامي تيك توك يوتيوبري مالپاري طيبتي ديمن تي في سر هر دو سيستم گەلێک سپاس گەلێک سپاس کاک ئومێد بۆ هەمی کۆمنتی تۆ پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی لا شاري دو حج لە شاری دۆکی خۆشەویستەوە لەگەڵمانی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ کۆمنتە جوانەکانت دەستەکانت خۆش بێ کاک ئومێد بەچیەوە خەریکی چکارەی والله خوين كارم لەشت ساغ بێ ئینشاڵڵە سەرکەوتوبی کاک ئومێد لەگەڵ ڕەمەزان چۆنی قالك سباس والله رمضان قالك خوشيد بورد الحمد لله الحمد رمضان لله. خير وبركة يا بركة ان شاء الله ئەلحەمدوللا ئینشاڵڵە ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ گشت لایەکمان فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە بلا رنگي شين بيت رنگي شين بە چاوان ئەیکەم ژمارە چه جماره ما ژمارە 1 تا 5 بلا جماره یک بيت باشە پرسیاری ژمارەیەک بزانین ئەڵێ چی بۆ کاک ئومێد پایتەختی وڵاتی مەغریب کوێیە پایتخت ولات المغرب بەڵێ وسطى پایتخت ولات المغرب هل بجوتين قالين انا نەخێر هەڵبژاردن دەگەلینە خوێنکاری کام خۆناغی کاک ئومێد دوازه ادبي دوازدەی ئەدەبی سەرکەوتوبی ئینشاڵڵا بگەی بەو شتێکە خەون و ئاواتە ئینشاڵڵا اینجا خم نابینا ما مصطفى بەڵێ سەرکەوتوبی ئینشاڵڵا بە هیوای تەندروستێکی باش کاک ئومێد پرسیارێکی زۆر ئاسانە والله اتواني هاكواري مبكي هل بجوتين قالين باشە با پێت بڵێم میسر بەحرین ڕەبات كيشكو كيش میسر بەحرین ڕەبات هل بجوتين اسيا دڵنیایی والله تقولي مصر مانا بەڵێ میسرم گوت مصر يا دويتش بو بەحرین يا نا يا سيا حكيت یاسەیە ئەکیدە با وەڵامی دروست ببینین زۆر وەڵامێکی دروستە ڕەباتە سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ کاک ئومێد لە دهۆکی خۆشەویستەوە اینجا خۆشەویستان دەمەوێت دووبارە سپاسی سپۆنسەران بکەم بە کاڤێننا کە چەندین خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە لە هەمان کاتدا ئەتاسای کە چەندین خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە و هەروە سۆنگڵوای بە ڕووناکەرەوەی جۆراوجۆر و هەروە هۆم ئیستانبول کە چەندین خەڵاتی جۆراوجۆری ئامادە کردووەش بە هەمان شێوە و کۆمپانیای خۆشنەوە بە بەرهەمەکانی LG کۆمەڵێک سەلاجە و خەسالە و TV و مایکرۆی ئامادە کردووە و M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 لە هەمان کاتدا MG کە سارێتی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە تۆی بەڕێز کاتێک ناتوانانی پەیوەندی بکەی بەڵام دەتوانی کۆمنت بنووسی زۆرترین کۆمنت بنووسە بە وەڵامی دروست بێگومان تاوەکو ئێمە هەڵبژێرین و ناوت و هەروەها ناوت بچێتە نێو تیر و پشکەوە
دوو تیر و پشک ئەنجام دەدەن یەکیان 29 و یەکیان 13 ئەگەر لە 29 بە خدیاوەرت نەبوو ئەوە ناو دەرناهێنرێواتە و ناوانە هەردەمێنەوە تەنها ناوی بۆ زیاد دەکرێت بۆ 13 واتە ئەگەر ئینشاءڵڵا لە تیر و پشکی دووەم بە خدیاوەرت دەبێت ئەگەر لە یەکەم بە خدیاوەرت نەبوو بۆیە دڵگیران مەبە لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆی هەلی بردنەوەتان زۆربێ سوپاس بۆ کۆمنت و لایڤەکانتان و هەروەها دەمەوێت سوپاسی هێڤار فانشیۆن بکەم بۆ مۆدە کە سپۆنسەری جلەکانی منە لە تابلۆمۆڵ دوکانی زۆر پۆشتە و خانمانە و جوانی هەیە دوکانی ژمارە B 51 هەموو کات لێفتێک دەچێت لەگەڵ 1 و 2 اینجا جلی زۆر جوانی هەیە بۆ ئەم جەژنە دەتوانن بڕۆن لەوێ جلەکانی خۆتان بکڕن سپاس بۆ هێڤار فاشیۆن سپاس بۆ سپۆنسەرەکانی دیکە سپاس بۆ ئێوە کە کۆمنت دەنووسن سپاس بۆ بینەربوونتان بۆ چاوەڕوانیتان کە ماوەیەکی زۆر درێژ ئەڵێن پەیوەندیمان کردووە وەرنەگیراوە لە ئەوەلی پرۆگرامەوە ئینشاڵڵا ڕۆژێک هەردێ ئەو کەسانێک کە پەیوەندی دەکەن پەیوەندیەکەیان وەربگرێ کەس لە چاوەڕوانیدا نەمێنێتەوە ئینشاڵڵا ئەگەر پێم بڵێن کێ لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە نەهیل عومەر لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ نەهیل عومەر و بۆ کۆمنتەکانی اینجا پێچینە پەیوەندی دواتر هودامان لەگەڵا هودا خانم کاتت باش ئەم کاتەی تۆ و هەموو بینەرانی زمان زۆر سپاس دەکەم هودا خانم هیواتەکەتونتان بۆ دەخوازم دلەکانتان زۆر جوانە ماشەڵڵا بەڕاستی زۆر سپاس دەکەم وەڵاهی مەمنون نازانم چ بڵێم دووبارە سپاس ماشەڵڵا زۆر جوانە دەستت خۆش بێ سپاس دەکەم مەمنونم گیانەکەم پێ بڵێ لەکوێوە لەگەڵمانی لە قەزای شێخانەوە لە قەزای شێخانەوە زۆر سپاس دەکەم اینجا هودا خان پێ بڵێ بچیەوە خەریکی وەڵام من دەتوی بەچی پەرستاریمە و لە ماڵەوە لەشت ساغ بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بیت بە هیوای ئەوەی کەوا شوێنێکی باش هەبێت تاوەکو کاری تێدا بکەی ئینشاءڵڵا هودا خان لەکەیەوە پەیوەندی دەکەی من وەڵا هەر لە سەرەتای ڕەمەزان و هەر خەریکم ئەم کرد بەڵام وەرنەدەگیرە ئەوە تقریبا 3 جارە بەزاری دەکەم 2 جاریان بەم ڕقەمە جارێکی بەرەقەمێکی تر بوو یعنی 3 جار تەلەفۆنەکەم وەرگیراوە یعنی ئەم جارە 3 جارتە پەیوەندیەکەت وەرگیراوە بەڵێ دەی زۆر باشە ماشەڵڵا هەیە دەڵێ چەند جار پەیوەندیم کردووە لە ئەوەلی ڕەمەزانەوە بەڵام هێشتان پەیوەندیەکەم بۆ وەرنەگیراوە ئەدێ بزانی کە تۆن حەسڵ لێبێ بەڕاستی یعنی ئەوەش فەن و شتی خۆی هەیە دەبی وەربگیرێ پەیوەندیەکەت بەڵێ بۆ بنەرانیش ئاسکرایکەم یعنی کەس ئەوەی کەسەکە پێ قەتنکە تۆ لێی بە ئینشاڵڵا دەڕوە ئینشاڵڵا هیوادارم کەس نەبێ کا بڵێ وڵاهی من پەیوەندیم کرد و پەیوەندیەکەم وەرنەگیرا دووبارە سپاس بۆ تۆش بۆ پەیوەندیەکانت و بۆ بینەربوونت بێگومان فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە هودا خان بەڵێ با ڕەنگی سووردە سوور بە چاوان ڕەنگی سوور بۆ هوداخان بزانین چی تێدایە کام ژمارەیان ژمارە 5 گەرمادێ بەڵێ ژمارە 5 ماوە با پرسیاری ژمارە 5 بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە ئەڵێ کێ بوو ڕادیۆی دۆزیەوە بابەتۆن زەحمەتە بەڵێ زۆر زەحمەتە نەخێر زۆر ئاسانە زۆر ئاسانە هودا تۆزێک بیری لێ بکەوە دڵنیام وەڵامی دروست دەدۆزیتەوە گەر اختیارم بێتێ لەوانەیە وەڵامێکی ڕاست بدەمێ نا اختیارت نادەمێ بە خۆت وەڵامە پێ بڵێ پێ دەڵم بیگۆڕە یاخود مێگۆڕە ئەلێکسەندەر گراهامبێل نەخێر غۆلیمۆ نەخێر ئەوەش نییە وەڵا نازانم گەر اختیارم بێتێ سپاس دەکەم زۆر ئاسانە کەس لا نییە تۆزێک هاوکاری بکە وەڵا لا من بەس ئەوانی چەند یاریان نییە کێت لایە هودا وەڵا خۆزکەکان و برازنەکانم دەی لە شانسا بێ ڕێزمان هەیە بۆیان با تۆزێک ئەوانیش هاوکاری بکەن بەیەکەوە تۆزێک گفتوگۆ بکەن وەڵامێکی دروست بدۆزنەوە وەڵا ئینشاڵڵا دەگەیتنی وەڵامی ڕاست دەی ئینشاڵڵا با تۆزێک بیر بکەنەوە بەشکم هاوکاریت بکەن هودا خان ئینشاڵڵا
مارکۆنی دڵنیای دوا وەڵامتە لەگەڵ هاوکاری تۆ لەگەڵ هاوکاری لەگەڵ من هاوکاری تۆ بەڵێ مارکۆنی وەڵامی دروستە سواز بۆ پەیوەندیەکەت بەڵێ، زۆر دەستەکان سپاس خۆش بێ زۆر سپاس دەکەم دەست خۆش سەرکەوتوو بن. سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دووبارە بچینە لای کۆمنت کێ کۆمنتی ڕاستی نووسیوە بۆتان ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک بۆتان و بۆ کۆمنتەکانی دەستیان خۆش بێ دووبارە زۆر سپاس اینجا خۆشەویستان دووبارە سپاسی سپۆنسەرانی پرۆگرام دەکەم کە خەڵاتی گرانبەهای بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە بۆ ئێم سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 هەروەها کۆمپانیای خۆشناو هەروەها هۆم ئیستانبول سۆنگۆڵ لایت ئەتاسای ڤێننا هەروەها MG بە سیارەتی 0 کیلۆمەتری مۆدل 2024 دوای ناوبڕێکی کورد دەگەڕێمەوە و دەچینە لای پەیوەندیەکان سڵاتان لەوێت خۆشەویستان دووبارە گەڕاینەوە لایتان دوای ناوبڕێکی کورد اینجا ئێستا دەچینە لای یەکەم پەیوەندی دوای ناوبڕە پەریهانمان لەگەڵا پەریهانم کاتت باش کاتی تۆش باش دادەگیان چۆنی بە قوربان من زۆر باشم تۆ چۆنی باشی وەڵا لەخوا بە زیادێ بە قوربان حەیاتەکەم یاخوا هەر باش بی ئەوە بەپێی قسەکەت بێەوە بزانم خەڵکی کەرکووکی ئارە وەڵا خەڵکی کەرکووکم ئەی لەشت ساغ بێ ئینشاءڵڵا بە حەیاتەکەم یەکسەر لە بۆ وێن دەرچووم ئارە وەڵا ئارە وەڵا لەشتان ساغ بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بی پەریان خان پێ بڵێ بەچیەوە خەریکی چ کارەی وەڵای زی ماڵەوەم بە لەشت قوربان ساغ بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بی پەریهان خان ئەی پێ بڵێ لەگەڵ ڕەمەزان و ڕۆژوگرتن چۆنی وەڵا لەخوا بە زیادێ زۆر باشم الحەمدوللا. خۆش باراناوی ئەرێ وەڵڵا ماشەڵڵا جەوێکی ئەوەندە خۆشە لە بۆ ڕۆژوگرتن و زۆر خۆشە ڕۆژەکە خێرا دەڕوات جەوێکی خۆشی هەیە ئارە بەخوا لەخوا بە لە خوای بەزیاد بی فەرموو بۆکسێکم بۆڵ بژێرە بەڵێ بۆکسی وەڵا باڕەنگی سپی بێ بە چاوان ئەی کام ژمارەیانت دەوێت وەڵایی ژمارە کەم ناوە ژمارە بەس 5 ڕۆیشتووە با ژمارە یەک بێ باشە با پرسیاری ژمارەیەک بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە بزانین ئەڵێ چی شاری هەولێر ساڵی چەند بوو بە پارێزگا شاری هەولێر بەڵێ وەڵایی یەک دەقەیە ئاسانکاری نییە پەریان خانەوە کێت لایە داوای ئاسانکاری دەکا وەڵاوە کوڕەکەمە لەشتان ساڵ ئینشاءڵڵا ڕێزم هەیە بۆ خانەوادەکەت وەڵامێکی ئاسانە تۆزێک بیرکردنەوەی دەوێت بزانم ساڵی چەند هەولێری پایتەخت بوو بە پارێزگا بوو بە پارێز هەزار و نۆ سەد و نەوەت نانە زۆر کەمتر کەمتر بەڵێ بێگومان کەمتر کەمتر نا کەمترە پەریان خان بەڵێ جادەجیان لەگەڵ با اختیارت بەڵێ با من هەوڵەدەم بە چاوان هاوکاری دەکەم 1990 1920 بەرنامەکە شایێ ئەنام چاوەڕێی تو ئەەکەم ئەی ماشەڵڵا زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵم کاتێک بینەرێکی ئاوا جوانمان هەیە حیاتیم سەلامەتی بە قوربان با اختیارت بدەمێ پەریهان خان دەی فەرموو 1990 1920 1921 1990 باشە بڵێ 19 بە قسەی کوڕەکەت دەکەیت تەواو ئارە وەڵام بە قسەی ئەوەکە دە قسەی مەشکێنە واڵ بەڵێ وەڵامی دروستە سواز بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ پەریهان خان لە کەرکووکی خۆشەویستەوە دەڵێ حیاتم تۆزە سەرکەوتوی بە قوربان دەستی چاوت خۆش بێت زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم با بچینە لای کۆمنت ئەگەر هاوکارانم پێم بڵێن کێ لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە عەبدوڵڵا مەلەکانی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت و هەروە بۆ شێرکردنی لایڤەکە سپاس بۆ ئەوانەی کەوا لە کۆمنت دانیشتون و سەیری لایڤەکە دەکەن و سەیری پرۆگراممان دەکەن سپاستان دەکەین دەستان خۆش بێت سپاس بۆ بینەربوونتان بچینە پەیوەندی
دواتر کاک عەلیمان لەگەڵا. کاک عەلی ئەم کاتت باش؟ سڵاوت دەوێ کاک عەلی؟ دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم. زۆر زۆر سوپاس دەکەم، زۆر مەمنون. کاک عەلی بەڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلار. لە کەلارەوە. بەچیەوە خەریکی؟ وەڵاهی ئەم ڕەمەزانەمان داناوە بۆ عیبادەت. دەی لەشتان ساغ بێن ئینشاءڵڵا. خوای گەورە هەموو عیبادەتەکانتان قبوڵ بکە، هەموو مرازێکی دڵتان قبوڵ بکە ئینشاءڵڵا. ئامین. زۆر سوپاس. ئامین. زۆر سوپاس بۆ تۆش بۆ پەیوەندیەکەت. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سەوز بێت. بە چاوان ڕەنگی سەوز. ئەی کام ژمارەیان کاک عەلی؟ هیچی لێ ڕۆشتووە؟ هیچی لێ ڕۆیشتووە؟ ئەرێ وەڵا لێ ڕۆیشتووە. بەزام کامیان لێ ڕۆیشتووە. ژمارە 3 ڕۆیشتووە. باش ژمارە 5 بێت. باشە ژمارە 5 بزانین ئەڵێ چی بۆ کاک عەلی. شاعیری گەورەی کورد هێمن موکریانی لەکوێ لەدایک بووە؟ مەبەست لە شارەکەی یان کام بەشێ؟ نانە مەبەستم شارەکەیە. بە ناوەکەی بێ هەر شاری موکریانە. ئەگەر ئاسانکاری تیاوێ زۆر ئاسانە. خۆی وەڵامێکی ئاسانە. تۆ شتێکم پێ بڵێ بەشکم هاوکاری بکەم. موکریان؟ نەخێر موکریان نییە. ئەختیاری لەگەڵ نییە؟ بەخوای زۆر ئاسانە کاک عەلیانی هەر بزانم ئەو جارە چ دەڵێ. مەهاباد. تەواو مەهاباد دواوەڵامتە؟ دواوەڵام بێ. با دواوەڵام بێ. با وەڵامی دروست ببینی لێمەش. بەڵێ مەهاباتە. سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلی لە کەلارەوە. زۆر زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان. دەستان خۆش بێ. بچینە پەیوەندی دواتر یاخود بچینە لای کۆمنت. بدور ئەحمەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سوپاس بۆ بدور ئەحمەد بۆ کۆمنتەکەت. دیلانمان لەگەڵا لە پەیوەندی. سڵاوت لێبێ دیلان خانم کاتت باش؟ سڵاوتەش باش خاتنی بەڕێز. زۆر زۆر سوپاس دەکەم. زۆر باشم. تۆ چۆنی؟ سپاس دەکەم. من دەستخۆشی بەرنامەکە سکەی دەکەم بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا. زۆر زۆر سوپاس دەکەم. دەستەکانت خۆش بێ. دیلان بوو وانە؟ بەڵێ دیلان. دیلان خان بەچیەوە خەریکی چ کارەی چ دەکەی چ ناکەی؟ وەڵام سنی ماڵەوە. دەی لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. لەگەڵ ڕەمەزان و ڕۆژگرتنان چۆنە؟ الحەمدوللیلا لەخوای بەزیادی باشمە تاکو ئێستا. الحەمدوللیلا یەخوا هەر باش بی دیلان خان. ئینجا فەرموو با بچینە لای پرسیارەکان. کام بۆکسە و کام ژمارەت دەوێت؟ با بۆکسی ڕەش بی. باشە بۆکسی ڕەش. ئەی کام ژمارە؟ ژمارە چەند ڕۆیە؟ ژمارە 5 ڕۆیە. با ژمارەیەک بی. با پرسیاریەک بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە بزانین ئەڵێ چیم. پایتەختی وڵاتی تونس کوێیە؟ بەڵێ دووبارەکەوە. پایتەختی وڵاتی تونس. ئاسانکاری لەگەڵدانە؟ نەخێر ئاسانکاری لەگەڵدا نیە لەبەرەوەی بەخۆی وەڵامێکی ئاسانی هەیە. وەڵامێکی زۆر ئاسانی هەیە. پایتەختی وڵاتی تونس واللهی دڵنیانی بەس با مەرخەش بوو. نەخێر وەڵامەکە ڕاست نییە. وەڵامێکی دروستترم پێ بڵێ. ئەگەر ئاسانکاریێکمانە پێوە خوای لەمێژە هەڵ دەدەین. زۆر نزیکە لە ناوی خۆیەوە. ئەگەر دووبارێکەوە پایتەختی وڵاتی تونس کوێیە؟ ئیسپانیا؟ نانا تونس وڵاتێکی عەرەبیە دیلان خان. اینجا ناوەکەشی لە خۆیەوە زۆر نزیکە. واتە لە تونس زۆر نزیکە. هەر زۆر نزیکە. وڵاتی تون بێ. با دوا وەڵامت چییە دیلان خان؟ وەڵای تەکید نیمە بەس با دوا وەڵام بێ. ئینشاڵڵا ڕاست دەبێت. ئەی وەڵامەکەت چی بوو ببوورە گەر دووبارەی بکەیتەوە؟ وڵاتی تون. تەوا تون؟ بەڵێ.
تونس وەڵامی دروستە با وەڵامەکەی بە دروست وەربگرین دەستت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت دەستی بەڕێزیشتان خۆش بێ سوپاس دەکەم پایتەختی وڵاتی تونس هەر تونسە بۆیە دەمگوتکەوە هەر لە خۆی نزیکە با بچینە لای کۆمنت کە لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە گەر هاوکارانم هاوکاریم بکەن فیراس حەسەن لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سوپاس بۆ فیراس حەسەن بۆ کۆمنتەکەت دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سوپاس کوردستانمان لەگەڵا کوردستان خانم کاتت باش سڵاوی بخات بشێمەگەم سڵاو لە بەڕێزیشتان باشین انشاءالله وڵا زۆر باش میوای باشی بۆ خوازم ڕێزمێ بۆ هاوکارانت زۆر زۆر خۆشحاڵم پەیوەندیەکەم بۆ وەرگیرە زۆر زۆر سوپاس دەکەم زۆر خۆشحاڵتر بوومکەوە ئێوەی بەڕێز پەیوەندیەکەتان بۆ وەرگیراوە و ئەمڕۆکەوە پەیوەندیت کردووە من زیاتر بە قوربان لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە لە سلێمانیەوە چ کارێ بەچیوە خەریکی وڵا خوێندنم تاوا کردو ئێستا لە ماڵەوە دەی لەشت ساغ بێ انشاءالله بەیوای سەرکەوتن فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی شین بێ ژمارە 1 بزانین ژمارە 1 گوتت ژمارە 1 یان 2 1 ئەگەر ماوە ناوەڵڵە 3 و 4 و 5 ماوە 1 و 2 ڕۆیشتووە با 3 بێ باشە با 3 بێ بزانین دەرهێنەری درامای گەردەلوول کێ بوو؟ جەلیل زەنگانە بوو دڵنیای؟ زۆریش پێم بڵێ کێ هاوکێ لات بۆ کێ یەکسەر وەڵامەکەی گوت وڵا خوشکەکەم بوو دەی دەستی خۆش بێ حەقە دیاریەکە بدەی بە خوشکەکەت انشاءالله دەستیەوەش خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم بەڵێ جەلیل زەنگەنە بوو سوپاس بۆ پەیوەندیەکەی کوردستان خان لە سلێمانیەوە دەستت خۆش بێ بچینە لای کۆمنت پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا کاک جەزامان لەگەڵا کاک جەزام کاتت باش باشتر بۆ ئێوە قوربانە حواڵتان باشن زۆر سوپاس من زۆر باشم ئەی تۆ چۆنی زۆر سوپاس مەمنون بۆ ئێوە هەموو لای باشن خۆشحاڵم کە پەیوەندیەکەم وەرگیرا پەیوەندیم کرد بە جەنابتانەوە دەستخۆشی بەرنامەکە لە گومات دەکەم کەسێکی سەرکەوتوو بەڕێزی خۆشحاڵ بووم زۆر زۆر سوپاس دەکەم زۆر خۆشحاڵترم کەوە ئێوەی بەڕێز پەیوەندیتان کردو پەیوەندیەکەتان وەرگیراوە لەکوێوە لەگەڵمانی لا چەمچەماڵەوە بەڵێ چەمچەماڵ لا چەمچەماڵەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی چەمچەماڵ دەستان خۆش بێ ماشەڵڵە بینەرێکی زۆر باشمان لە چەمچەماڵەوە هەیە سوپاستان دەکەین فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگەکان کام و کام ماوەڵایی تاقە کرد مەسە بەرنامەکە زۆر ئاگداری نیم ڕەنگەکان ئێستا نیشان ئێستا دیارە ئەگەر ڕەنگێک هەڵبژێری با ڕەنگی سەوز بێ باشە با ڕەنگی سەوز بێ بزانین ڕەنگی سەوز ئەی کام ژمارەیان کاک بەهێز 1 2 4 با 4 بێ باشە با 4 بێ بزانین ئەڵێ چی پرسیاری ژمارە 4 هونەرمەندی کۆچکردو کەریم کابان ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ بەڵێ ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ 2015 وەڵاهی زۆر نزیک بووی وەڵاهی 14 2014 دڵنیای؟ وەڵاهی خواوەکیلی با 14 بیتر نازانم ئەگەر یارمەتیشمان بێ نەومێنی ئەم گوت 2015 گوتم زۆر نزیک بووی بەس بەڵێ بەڵێ با 2016 بێ با 2016 بێ بەڵێ 2016 وەڵامی دروستە سوپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ کاتێکی خۆش خۆڵ لەگەڵ مەمنون بەڵێ کامەران میرزادە لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە بۆ پرسیاری پێشووتر بێگومان سوپاس بۆ کۆمنتەکە دەستت خۆش بێ باشە ئەوە یەکێک وەڵامی دروستی نووسیوە بە ئەو کۆمنت بخوێنمەوە من باشە ڕۆما ئف مەولود لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە هەروەها کەی دیکە
پەیمان حوسێن لە کۆمنت ئەویش بە هەمان شێوە وەڵامی دروستی نووسیوە بۆ پرسیاری پێشووتر پەیمان حوسێن و هەروەها سڵاو خات و شەیما سڵاو لە بەڕێزیشتان هەروەها کارمەند خەفەر ئەوها دەیخوێنمەوە نازانم دروستەیان نا ئەویش بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستت خۆش بێ ئەمیر لەک ئەویش بە هەمان شێوە وەڵامی دروستی نووسیوە دەستان خۆش بێ هۆگر کەریم وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێ و هەروەها گەوهەر شەریفیش بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێ هاوڕێیان زۆر سوپاس بۆ کۆمنتەکانتان بۆ ماندووبوونتان بۆ بینەربوونتان دووبارە سوپاس اینجا ئێستا دایکی سارامان لەگەڵم کاتت باش ئەلۆ ئەم کاتی تۆ باشتر باش بەڕێزم سپاس دەکەم مەمنون چاوەکەم تۆ باشی زۆر سپاس دەکەم تەندروستی چۆنە والله الحەمدلله لەخوا بەزیاد بێ و باشم زۆر باشبی ئێمەش زۆر باشین لەکوێوە لەگەڵمانی لە کەرکووکەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی کەرکووک زۆر سپاس چاوەکەم بەڕێزی لە کێوە پەیوەندی دەکەی لە مێژە دەمێکە پەیوەندی دەکەی بەڕێزیشتان ئارە وەڵا دەمێکە پەیوەندیەکەین بەس الحەمدلله ئەمڕۆ وەرمانگرت الحەمدلله و ئەمڕۆ پەیوەندیەکەت وەرگیرە اینجا با بچینە لای پرسیارەکان فەرموو بۆکسێک هەڵبژێرە باش شینەکە بێ کەم ژمارەیانت دەوێ کام ژمارە ماوە بێ زەحمەت با چوارەکە بێ باشە با چوار بێ بزانین پرسیاری ژمارە چوار لە بۆکسیشی ئەڵێ چی بابێتە سەر شاشە تاکو بۆی بخێنمەوە ئەڵێ کێ یەکەم بانگدەر بوو لە ئاسمان بیلال حەبەشی لە ئاسمان نەک لە زەوی ئاسانکاری هەتیایە زۆر ئاسانە ناوی یەکێک لە مەلائیکەتەکانە ئەگەر ئاسانکاری تیا بێ باشترە نازانم ئەڵڵا بەخۆت شتێک بڵێ بە دڵنیاییەوە وەڵامێکی ئاسانە بۆیە هەوڵ دەدەم کەوا خۆت وەڵامەکە بزانی نەک من ئاسانکاریت بۆ بکەم نازانم باشە با اختیارت بدەمێ پێم بڵێ جبریل یاخود میکائیل جبریل دڵنیای ئینشاءالله ئینشاءالله با وەڵامی دروست ببینین با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بەڵێ جبریلە سوپاس بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ سپاس دەست خۆش بێ مەمنون سەرچاوانمان کەژاو عوسمان کۆمنتی پرسیاری پێشووتر وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کەژاو عوسمان بۆ کۆمنتەکەی دەستەکانتان خۆش بێ هاوڕێیان لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی زۆرترین خەڵک سوودمەند بێ لێی دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ بینەربوونتان اینجا ئێستا دایکی یوسفمان لەگەڵا ئەم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشی دایکی یوسف چۆن شەیما خان باشی من زۆر باشم زۆر سپاس دەکەم ئەی تۆ باشی سپاس بۆ تۆش بەڕێزیش لەکوێوە لەگەڵمانی چەمچەماڵ لە چەمچەماڵی عەزیزەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی چەمچەماڵ و بۆ خۆت و خانەوادەکەت زۆر سپاس بۆ تۆش بەڕێزی فەرموو ڕەنگێک بۆڵ بژێرە پرتەقاڵی باش پرتەقاڵ بە چاوان ئەی کەم ژمارە ژمارە چوار بە چاوان ژمارە چوار بۆ دایکی یوسف با پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆت بخوێنمەوە لە چ غەزایەک بوو خوشکی شیری پێغەمبەر بەدیلگیرە لە چی غەزایە بوو بەڵێ خوشکی شیری پێغەمبەر بەدیلگیرە خوشکی شیری مەبەستم کە خوشکی خۆی نییە لێ بۆ پرسیارە دینی بێتەوە بەس بەوە زانیاریم نییە اینجا وەڵامێکی دروستمان پێ بڵێ کام خوشکەی بۆ بەڵێ سەیمانە سەیما نەخێر
وڵا زانیاریم نییە نازانم ئەگە اختیارمان بێت لەگەر کەس لانی هاوکاریت بکە دایکی یوسف وڵا ئەوسەرەکەم لە تێک بۆیە خۆمان حەمزە لە دینی زۆر باشم بەسم پرسیارە زانیاری نییە ئەوە لۆ وڵا شانسی تووە اینجا وەڵامی حەزمەکە دینیشم بۆ بێتەوە باشە بە ئەختیارت بدەمێ غەزای حونەین غەزای بەدر غەزای ئوحود جای تۆ ناوی غەزاکەت ئەوێ بەڵێ بەڵێ ناوی غەزاکەم ئەوێ نەک ناوی بەڵێ غەزای ئوحود و غەزای تۆ ئوحد بەدر حونەین بەدر نەبوو وڵا نازانم اینجا دایکی یوسف ئەبێ خۆت وەڵامێکی دواوەڵامم پێ بڵێ لە بەرێستا من اختیارم دایتە جەناب تو سێ اختیارم دایتیە غەزای ئوحود ئەگەر هاوکاریشم پێی زۆر بێنێکە محاوەلاکەم تاوەرگیر بە چاوان هاوکاریت ئەەکەم بەڵام فەرموو دواوەڵامم پێ بڵێ دواوەڵام ئوحد بەدر حونەین حونەین دواوەڵامتە وڵی لە خۆم وایڵم زانیاریم نییە نازانم دەباشە با دواوەڵامت بێ دەست خۆش بێ زۆر مەمنون بەڵێ لە غەزەی حنین بوو وەڵامی دروست بوو سپاس بۆ پەیوەندیەکە دەست خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ هاوکاریکە بێ دەست خۆشە بەڕێزی سەرچاوانمان بچینە ئەنداز بێدار لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک ئەنداز بۆ کۆمنتەکەت و سپاس بۆ هاوڕێیان بۆ شێرکردنی لایڤەکە لە بیرمەکان بچنە چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی لەوێ سەبسکرایب بکەن بۆی گشت بڕکۆ بابەتەکانمان لەوێەوە ببینن بچینە پەیوەندی دواترمان دەشنێمان لەگەڵا دەشنێ خانم کاتت باش کاتتان باش باشی گیانەکەم سپاس دەکەم ئێوە باشن زۆر زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم ڕەمەزان لە ئێوە و گشت موسڵمانان پیرۆز بێ ئینشاءڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان زۆر سپاس ئامین ئینشاءڵڵا بۆ لەکوێ و لەگەڵمانی لە سلێمانیە ببوورە ناوی بەڕێزت دەشنێ ڕەفیق دەشنێ خان تازە ناویتم لە کۆمنت نەخوێندەوە بابا ناویشم لە کۆمنت خوێندەوە دەی زۆر باشەوە ناوتم لە کۆمنت خوێندەوە و پەیوەندیت کرد ماشەڵڵا وڵا دەمێکە هەوڵێن دەی سەرکەوتوبی ئینشاءڵڵا سەرکەوتوبی ئینشاءڵڵا فەرموو بۆکسێکم بۆ بژێرە با بۆکسی شین بێت باشە بۆکسی شین ئەی کام ژمارەیان دەوێ ژمارە دوو ماوە ژمارە دوو نەماوە خۆت و شانسی خۆت تەنها ژمارە 5 ماوە دەی با 5 بێ ئەڵێ قەڵادزێ ساڵی چەند بوو بە قەزا لەو پرسیارە وڵاتی هیچ هاوکاری و ئەملا ئەولاد نییە ناوەڵە ئەمە خەل و غەشمان نییە ئەولایانە نییە ناکەین اختیارێ شتێکم بێت تۆ زۆر ئاسانە خوشکم ئەت وەڵامەکی بڵێ بەشکم هاوکاریت بکەم لە چەنە ینی 1900 و چەند 1900 و چەند نەوەکانە بەڵێ لە نەوەدەکانە کچێ نەوەدەکانی چە زۆر کەمتر اختیارت بدەمێ والله گەر عەزێت نەبێت واللهی 1948 1949 1950 بە 1950 50 تەواو دواوەڵامت لێ وەردەگرم 48 دڵنیایی نە والله دڵنیانە ئێستا 1948 وەرگرین تەواو بە 1948 بە 1948 بێ اینجا ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بزانین بەڵێ وەڵامەکە دروستە سپاس بۆ پەیوەندیەکە دەستت خۆش بێ دەشنێ خان لە سلێمانیەوە شەهلا شەفیق لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ شەهلا شەفیق بۆ کۆمنتەکە دەستەکانت خۆش بێ بچینە پەیوەندی دواترمان دوا پەیوەندیمانە ئاشنامان لەگەڵە سڵاوت لێ بێم کاتت باش سلام علیکم سەیما خەم باسی قاڵت من زۆر باشم ئەی تۆ چۆنی باشی
نفسكم سلامت يا رب يستركم یاخوار باش بی دەشنێخان لەکوێوە لەگەڵمانی لا حولي لە هەولێرەوە لەگەڵمانی ڕێزم هەیە بۆ خۆت و خانەوادەکەت بەچیەوە خەریکی چکاری دەشنێخان كمان برد لەی لە شت ساغ بێ ئینشاڵڵا سەرکەوتوو بیت نفسكم زۆر زۆر سپاس فەرموڕەنگێکم بۆڵ بژێرە دەشنێخان رنگی پامک با پامکی پامی بە چاوان وابزانم ئەمڕۆ یەکەم کەس بووی ڕەنگی پەمەی هەڵبژێرێ گەر هەڵە نەبم کام ژمارەت دەوێ بەڵێ مەسەر هیچی ئەنی هەمووی ماوە ئارێ وەڵا لە یەک تاوەکو پێنج ژمارە با یەک بیتن باشە با ژمارە ژمارە یەک بیت بە چاوان با پرسیاری ژمارەیەک ببینین ئەڵێ سوورەتی بەقەرە لە چەند ئاەت پێک هاتووە ئاسانکاری هەیە گەزێت نەبی بەخۆی زۆر ئاسانە با پەیوەندیەوە هەندێک یارمەتی نەبدە شەیما خان بۆ خوای چەند ڕۆژێک محاولەکە ئێستاەوە ماوەتیدا 286 287 288 سورة البقرة آيات 286 دڵنیای دواوەڵام تا 286 دەشنێخان دواوەڵام تا 286 والله نازانم سەرکم قورئانێکت لا نییە ئێستا بیکەیتەوە وەڵامی دوور ئەی هاوەرەجا کو دەبی لەوەی فێر و غەلوغەشی بکەین قورمان بەسەری ئەمن اختیارم دایتە تو دەشنێخان وەڵامێکی دروستم پێ بڵێ 286 287 286 وەڵامی دروستە دەشنێخان سپاس بۆ پەیوەندیەکەت وەڵامەکەت بە دروست وەردەگرم لەبەرەوەی دوا پەیوەندی دەستت خۆش بێ وەڵامەکەت بە دروستی وەرگیراوە دڵتەنگ مەبە دەستت خۆش بێ و هەروەها خەسرە و عەزیز لە کۆمنت ئەوە دوا پرسیارمان بوو بەڵێ ئەحمەد سەباح لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە لەگەڵ خەسرە و عەزیز دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بینێربوونتان سپاس بۆ پەیوەندیەکانتان سپاس بۆ ماندووبوونتان دەستان خۆش بێ سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG بە سیارێکی 0 کیلۆمەتر هەروەها M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 هەروەها کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و هەروەها هۆب ئیستانبول سۆنگوڵای بە ڕووناککەرەوە هەروەها ئەتاسای کە خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە و هەروەها ڤێرنا کە خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە و هەروەها سپاس بۆ هێوار فاشۆن بۆ لە دوکانی هێوار ببورن هێوار فاشۆن بۆ جلی مۆدە لە تابلۆمۆڵ دوکانی ژمارە B 51 دەستیان خۆش بێت جلی جوانی هەیە بۆ جژن دەتوان بچن لەوێ جلوبەرگەکانی خۆتانی لێ بکڕن هەروەها سپاس بۆ هاوکارانم دەستیان خۆش بێ ماندوو نەبن سپاس بۆ ماندووبوونتان سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام سپاس بۆ ئێوە کە تاوکو ئێستا بینەرمان بوون نوێژ و ڕۆژوتان قبول بێ ئینشاڵڵا دوعاکانتان قبول بێ تا سبەی شەو کاتژمێرنەوە دەگەڕێمە وڵاتان هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ